بەخێر بێن سەرەتا یەکەمین فستیڤاڵی پەلەوەری لە هەڵەبجە زیاتر لە 200 قەفەس کردومانەتەوە. ئێمە بە 15 جۆر پەلەوەری جیاواز بەشداریمان کردو. ئەم پەلەوەرانە زۆریان بیانین، بەڵام ئێمە هێناومانەتە ئێرەوە و ئینتاجمان کردو بەچکەکانیمان هێناوەتە ئەم فستیڤاڵەوە. ئەمانە کە ببینی کە نامۆیی ئەم باڵندانە بینی ئەم پەلەوەرانە بینی ڕاستەخۆ وڵاتی حەزەکە سعریەمانە بزانە سعریان چۆنی سعریان لە 250 تا 400 دۆلاریان هەیە ئەم پۆڕانە بە عام، بەڵام شتی دەگمەنتریان هەیە ئەچێت تاوەکم 3000 دلار 2500 دلار ئەویش زۆر دەگمەنن. ئەمە چی پێوترێ کاک؟ ئەمە فیزانی ئەندەنووسیە، شتێکی زۆر جوان و تایبەتە. ئەمە بە خێوکردنی ئەمانە بۆ تۆ ناڕەحەت نییە سەرباری ئەمە تۆ مەشتەلی شت هەیە هیلاک نابی هیلاکەوی، بەڵام ناڕەحەتی ئەمانە بۆ تۆ چین خۆی ئەمە چێژ و خولیا و حەز نەبێت ئەمە و پێ ناکات. بەڕاستی ئێمە زیاتر لە 300 پەلەوەرمانەیە لە 40 جۆری جیاواز. ئەگەر حەز و خولیا و هەبێت ئەمانە هیچی قورس نییە، بەڵام ئێمە خشتە و بەرنامەی دانپێدان و ئاوپێدانیمانەیە کردومانە بە خشتە و بە بەرنامە تەسەورەکەم هیلاگوونێکی وای پێوە دیار نابێت. لە مەشتل گیانەیەڵی دڵە لەلایەن نییە. بە تاکید من لە ساعت جاری وایە حوتی بەیانیەوە 6 بەیانیەوە لە ناوم پەلەوەرانام شەوانی جاری وایە سەردانیانەکەمەوە ئێمەوە بۆلایەن واولیا تووشان لە خەو ڕاستڵێکی بڵێ بابڕم سەرێکیان لێ واکە چەند جار یعنی خەیاڵم لەوە بۆ کە دەرگای پەلەوەرێکم دانەخستووە لە 5 بەیانە 4 بەیانە ڕۆشتومەتەوە تا دەرگای دابخەم لە بەرەوە پشیلەیە سەجێک زەرێکمان لێنەیە. چیرۆکی خۆش ناخۆش لەگەڵم پەلەوەرانە هاتە چییە؟ و چەند ساڵە لە ناویاناش؟ 15 ساڵە پەلەوەر بەخێوکەم بە خێوکارم، بەڵام چیرۆکی خۆش و ناخۆشیە. ئەوە خۆشترین هەستەوەیە کە ئەو پەلەوەرە دەگمەنانێنی ئینتاجیان لێوەرەگری بە بچووکییان بینی. ناخۆشترین هەستیشەوەیە کە جوانترین پەلەوەر و ئیسترات کردووە بە بڕەپارەیەکی زۆر کاتێکە چی سێری دەرگاکەکەیت مردار بووەتەوە سێری دەرگای کوڵانەکە. ناخۆشترین هەستارە وەڵا. ئەوەم پێ عەجیبە، یعنی ئەگەر بێت تۆ قەینا زۆرە دێ یەکێتر زۆری هەیە دوانسیانێکی هەیە سەرباریەوە و چۆڵی مردارە بێتەوە هەر کۆڵ نایە لەمە ئەمە چییە؟ من لەوانەیە بڵێم بە 200 دانەشم لێ بردار بووەوە تا ئێستا کۆڵم نایە بۆ لەبەرەوە کە خولیا و حەزوە بوو هیچ مادە و ئەوانە نابێت. ئەرە وەڵی کە کوێ خوێنەوە هیچ کەسێک ئەوە نییە بڵێ تەنها لە یەک بەیەکێکا پەلەوەر بەخێوەکەی کە لە خوێن تا بوو.